أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا ساڵانی پێشوو باسی مەکانەتی ئافرەتمان کردووە لە ئیسلامە و باسی کۆمەڵێک هەتا لە قورئانە و لە فەرمودەشینەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و لە ژیانی پێش ئیسلامە و لە ئیسلامیشا باسمان کردووە کە لە ئیسلامە چەند ڕێز و تەقدیرێکی تایبەت هەیە بۆ ئافرەت. بەڵام ئەم جارە حەزم کرد لە خزمەتانە چونکە بابەتێک هەیە پێوترێت تند و تیژی دژی ئافرەتان بزانین ئەمە لە چیەوە سەرچاوە ئەگرێ. پیاوەکە بۆ خۆی بە ئارەزوی خۆی دڵداریەکە هەرچیەکە، بەڵام یەک نامەی غەڵەت، یەک تەلەفۆنی غەڵەت بێ بۆ خوشتێک، بۆ کەسێکی نزیکی، بۆ خێزانەکەی دنیا ئەو ڕوژێنێ. خوا پەنامان بە، خوا بە دوورمان بگرێ لەو فیتنە و ئاژانە کە چەندین کێشە. هیچ شتێک نییە لە شەریعەتی ئیسلامە بگاتە ئەوەی کە نەقسەیەکی سارد و سووک بەرامبەر بە بەرامبەرەکان بکرێ، بەرامبەر بە ئافرەت بکرێ، یا بەرامبەر بە پیاویش بکرێ، بە گەورە و بچووکەوە، بە مرۆڤ بکرێ بە گشتی. هیچ شتێکی تیانە قسەیەک تند و تیژیەک نەک بگاتە دەرەجەی کوشتن کە ئێستا خەریکە بڵم دەرەجەی کوشتنەکان زۆر ئەبێت. خاڵێکی تریان ئەم فلیمە دۆبلاژکراوانە کە کابرا ئەیبینێ ناڵێت تورکیا خۆی خراپە. فلیمە تورکیەکە ئەبینێ لە ناو عایلەکەیە یەکەم ئەو خەڵکەی بەرەڵاو سفور کردووە، دووەمیان هاتۆتە سەر ئەوەی کە ئەبینێ ئەم ئافرەتە پێشتر چۆنەڵێ زۆر بە پیرۆز سیر کراوە، یان پیاوە زۆر بە پیرۆز سیرەکەی لە ژێرەوە چەندین شتی تری نابەجێی کردووە. یەکسەر گومان لە پیاوەکەی خۆی دروست ئەکا، پیاوەکە گومان لە ئافرەتەکە دروست ئەکا، باوک گومان لە کچەکانی دروست ئەکا. یعنی وەزعێک دروست ئەبێ خوا پەنامان بە ئەسڵەن وای لێ هاتووە گومان لە نەسل و نیکاحە ئەسڵیەکە دروست بێ خوا پەنامان بە بەهۆی ئەو ئەفلامە دۆبلاژکراوانە. برای شیرنم ئەوانە فلیم ئەوانە هیچی ڕاستی نییە لە کۆمەلگای ئێمەیە. ئەوە تورکیا کە کردوویەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەستی جوولەکە کردوویەتی بۆی هەموو وڵاتانی ئیسلامی هاواریان بێ بەدەستەوە. 22 دەوڵەتی عەرەبی نەفرەت ئەکا لەو فلیمانە. لە کوردستانە پارەی پێدرێ و 3-4 کەناڵیان بۆ ڕازۆن دەرتەوە بە پارەی ئەم میلەتە، بە قوتی ئەم میلەتە فلیمەکەش ئەکڕێ و کەناڵەکەش بڕێەوە ئەبا و فێری بێ ئەخلاقیشیانەکە خوا پەنامان بە. ئەوە پێویستە خەڵک یەکسەر بڵێ ئەم کەناڵانە دابخرێن، پێویستە دابخرێن، ئەبێ خەڵک بێتە سەرچۆک. چۆن داوای موچەکەمان بە زەرور ئەزانین، چۆن ئاو کارەبا بە زەرور ئەزانین خۆپشاندان بکرێ، ئاوا داوا بکرێ هەرچی ئەو کەناڵانەیە دابخرێن. چونکە بە پارە و پول و قوتی ئێوەیە ئازیزانم. خۆزگاتان زانی چەند مەلاین دۆلاری پێدرێ بە کەناڵەکەش و بە فلیمەکەش، کە ئەوە تا هەمووی گومانی بۆ خەڵک دروست کردو و چه ئاژاوەیەکی خستۆتە ناو کۆمەلگای ئێمەوە. خوا پەنامان تند و تیژی لەمانەوە سەرچاوە ئەگرێت. هەوڵ نەین بە هیچ شێوەیە کاریگەری ئەو فلیمە دۆبلاژکراوانە لەسەر کەس بێت، کاریگەری ئەو تۆڕە بەناو کۆمەڵایەتی و ئەلکترۆنیانەیە لەسەر هیچ کەسێک بێت. ژیانی خۆمان ئەیزانین، لەبەرەوە ئاگامان لێ بێت. داوا بکەین بپارڕینەوە لە خوا، خوای جان خێزانەکانمان بۆ ساڵحکەی و خێزانی ساڵحمان بەنسیب بێ، ئەولادی ساڵحمان بەنسیب بێ، ئەنجا ئەرک و کارەکانی ژیانمان بۆ بەڕێوە ئەچێ. لە پێشەوایەتی ئیماندارانیشە پێغەمبەری خوا بووە عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام، حەزرەتی ئیبراهیم بووە ئەمە دوعای بۆ ئازیزانەوە. بۆیەوە زۆر گرنگە کێشەت لە ناو عایلەیان نەما، تند و تیژی لە ناو عایلەیان نەما، دڵنیا بن وڵات ئارام ئەبێت.